نووسەران و چاودێرانی سیاسی سەردانی ئەمجاری وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا و هەوڵەکانی قوبات تاڵەبانی بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی بەرز دەنرخێن و پێیان وایە گفتوگۆکان لە بارودۆخێکی جیاواز بەڕێوە دەچێت ئەو جۆرە بارودۆخەش پێویستی بە وەفدێکی بەهێزی لەو جۆرە هەیە. پێم وایە ئەو وەفدە بەڕاستی کارێکی باشیان کردو بە تایبەتی سەرۆکی وەفد کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کا قوبات بەڕاستی ئیسبات کرا کە ئەم پیاوە لەسەر ڕێباز و ڕێچکەی مامی گەورە دەڕواتن لە پشت و درێژی و لە مامەڵەکردن لەگەڵ دۆخەکە. من پڕ بەدڵ هیوامە وایە کە سەرکەوتوو بێت کە گەشتبینیشم بە سەرکەوتنی بۆ ئەوی کەوا ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکرێتن، چونکە بەڕاستی هەمومان دەزانین ئەمە چارەسەرە بنەڕێتەکەی و نەختێک فەرمانبەران و مامۆستایانیش پشوو بدەن لەو هەموو ئاڵۆزێک کە چەند ساڵە تێکەوتون. وەک ئاماژەی بۆ دەکەن بەهۆی مانەوەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە تاکو لە چوارچەوەی یاسا و دەستور مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکرێت. وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا لە ماوەی ڕابردوودا و ئێستاش بە بەردەوامی بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە یاوەری ئەو وەفدەی کە لەگەڵیتی لە ڕاستیدا هەوڵێکە لە چوارچێوەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کەوا خەڵکی هەرێمی کوردستان و گەلی عێراقیش بەگشتی چاوەڕێی چارەسەری ئەم گرفتانە دەکەن. ئەم گرفتانەش دیارە بەبێ گفتوگۆ و دانوستاندن چارەسەر ناکرێت. هەوڵی کاقوبات خەڵک بەرزی دەنرخێنێت چونکە تاکە چارەسەر و هیوایەک ئەگەر هەبێ بۆ چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستان لە عێراقیش گفتوگۆکردن و دانیشتن و ڕێککەوتنە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدادا و ئەم هەوڵانەی جەنابی کاقوباتش لە چوارچێوەی بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە دوای کۆنگرا کەوا هەمیشە یەکێتی هەوڵی داوە گەڕانەوە بۆ بەغدا لە چوارچێوەی مافە دەستوریەکان گفتوگۆ بکرێ نەک پەیوەندیەکان بپچڕێندرێ بەردەوامی ئەم هەوڵ و گفتوگۆیان و دانیشتانە لە چوارچێوەی قەناعەت و بیر و باوەڕی یەکێتیش دێ بەوەی کەوا چارەسەری کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان لە بەغدایە پێویستە بە دانوستان و گفتوگۆ چارەسەر بکرێ. بەڕێوەچوونی گفتوگۆکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە زیاتر لە 2 ڕۆژە بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی بەردەوامە. ئەمەش لە کاتێکدایە عێراق بە بارودۆخێکی سەختی ئابووری و سیاسی تێدەپەڕێت هەروەها نزیک بۆتەوە لە هەڵبژاردننی داهاتوو کە هەموو ئەوانەش بە بۆچوونی چاودێران کاریگەری لە سەرچۆنێتی بەڕێوەچوونی گفتوگۆکان دەبێت. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.